کاتێک بە نەخۆشێک دەڵێن تووشی بەکتریای گەدە بوویت پرسیاری دوام بریتێ لەوەی کە بۆ تووشی بەکتریای گەدە بووم. وەڵامیان پرسیارش بریتێ لەوەی ڕێگاکانی توژبوون بەکتریای گەدە لە دوو ڕێگای سەرەکیەوە دەکرێت توژبین. یەکەمیان لە ڕێگەی خواردن و خواردنەوە و دووەمیان لە ڕێگەی گواستنەوەی شلەی دەم لە ڕێگەی لیک. کەواتە ڕێگای سەرەکی توژبوون بە بەکتریای گەدە بریتێ لە ڕێگای دەم و لیکەوە. خواردن و ئاو ئەمەیان بە جۆرێک کە لە کاتی ئێستادا گواستنەوەی خۆراک لە ڕێگەی گەاندنی خۆراکەوە لە ڕێستۆران و خواردنەکانەوە بۆ ماڵان زیادی کردووە. ئەمەش بۆتە هۆی زیادبوونی توژبوون بە بەکتریای گەدە. بۆیە تا بکرێت ئێمە خۆمان بپارێزین لەوەی کە تاوەکو تەواو پێویست نەبێ خواردن داوا نەکرێت. ڕێگای دووەم بریتیە لە ئاو و شلەکانی تر وەکو ساردەمەنیەکان لە دەرەوە. ئەگەر هاتووە ئاو یان شلەکانی تر پیس بوون بە بەکتریای گەدە ئەمەش دەبێت بێتە هۆکارێک بۆ گواستنەوەی بەکتریای گەدە بۆ کەسانی توشبوو. ڕێگای کۆتاییش وەکو وتمان بریتە لە ڕێگای لیک و دەم لە باوانەوە بۆ منداڵەکان لە ڕێگای ماچکردن بۆ نمونە دەکرێت بێتە هۆی گواستنەوە. بۆیە ئێمە پێویستە بەزانینی ئەم ڕێگانەی گواستنەوەی بەکتریای گەدە پێیان بزانین و خۆمانە لێ پارێزین و پشکنین بۆ ئەو کەسانە بکەین کە دەکرێت نیشانەکانی بەکتریای گەدەیان هەبێ وەکو نیشانەکانی ژانی گەدە وەروەها ڕشانەوە و تێکچوونی گەدە. بەهۆی سەلامەتی بۆ مەلایەک. میهرەبانی دڵسۆزی و لێزانی